نەریتی میوانداری. بابەتی میوانداری یەکێکە لەو بابەتە گرنگانەی ناو نەریتی فەرهەنگ و ئەدەبیاتی ئێمە و بایەخێکی زۆری پێدراوە. واتە میوانداری تەنها بابەتێکی ئاسایی کۆمەڵایەتی نییە، بەڵکو گواستراوەتەوە بۆ ناو ئەدەبیات و بەدەیان پند و ئامۆژگاری لەسرە. بۆ نمونە ماڵان بە میوانەوە خۆشە. میوان جەژنی خانەخوێیە. میوان ڕزقی خۆی بەخۆیەوەتی. واتە مەسەلەی میوان و نەریتی میوانداری بۆتە بابەتێکی زۆر گرنگ و شێواز و بەرخوردی میوانداری لەناو فەرهەنگی ئەمەدا بۆتە مەسەلەیەکی تابڵەی گرنگ. میوانداری چۆنەڵێ شتێکی ڕوونە کە لە دوو تەڕەف و لایەن پێک دێ. میوانێک و لەگەڵ خاوەن ماڵێکە. میوانداری ئەمەیە کە ڕێز لەو کەسە بگری کە ڕووەکاتە ماڵەکەت، ئەم کەسە هەرچیەک بێەوە بە هەر شێوازێک ڕووی کرد بێتە ماڵت. لای کەمی میوانداری لە ئیسلامە سونەتێکی زۆر گەورەیە، سونەتی هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام، و هەندێک زانایش بە تایبەتی ئیمامی شەوکانی زۆر جەخر لەوە ئەکاتەوە کە میوانداری واجبە، یعنی لەسەر خاوەن ماڵ واجبە بە هەموو شێوازێک ڕێزی ئەم میوانە بگرێ، ئەوەی کە پێی بوترێ ڕێز لە هەموو ڕوویەکەوە. ئادامی میوانداری بێتە دوو بەشێکیان بۆ ئەم کەسی کە میوانە، ئەم کەسی کە ئەچێ بۆ میوانی پێویستە کۆمەڵێک ئاداب ڕەچاوکە. یەک لە کاتی گونجاوە ئەچێ، دوو ڕوخسەت و مۆڵەت وەرئەگرێ، پێشتر ڕوخسەت و مۆڵەتەکە بە لە دەردگادان بووە. ئێستا خوای گەورە نیعمەتی مۆبایل و ئەوەی داوەتوانێت بە مۆبایلێک ئاگداری کاتۆ زۆر گونجاوە. جاری وایە کەسێک ڕێگەیەکی دووری بڕێەوە و چۆڵێتی فڵان کەس لە ماڵ نەبووە، جا خۆ تەلەفۆنێکی بۆ بکردایە زۆر باشتر بوو. یعنی ئەم تەلەفۆنە بۆ ئەو لایەنە جۆرێکە لە پێوترێ ئیستیئذان، یعنی مۆڵەت وەرگرتن لە شەرعە. ئەم مۆڵەت وەرگرتنە کارێکی زۆر باشە، بەکرێت لە ڕێی تەلەفۆن ئەوە بکرێ. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسسەلام فەرموویەتی ولا يحل له أن يثوي عنده حتى يحرجه. ئەفەرمێ حەڵاڵ نییە بۆ میوان ئەوەندە دانیشێ و بمێنێتەوە لە ماڵەکە، لە لای خاوەن ماڵەکە تا بگاتە حاڵەتی ئیحراجی. ئەمەش حاڵەتێکە ڕەنگە لە هەندێک شوێنە هەبێ بەداخەوە. جاری وایە خەڵکێک لە ناوەختا ئەچێ، خەڵکێک ئەوەندە ئەچێ کە خاوەن ماڵ ئیحراجەکە. بیستومە لە هەندێک شوێنە داوای خواردنی تایبەتیەکەن، هەندێک میوان بە تایبەتیوانی کە نزیکن تەلەفۆنەکە بۆ خاوەن ماڵەکەڵێ ئەبێ ئەو خواردنیشمان بۆ بکەی. ئەمانە کاری باش نین، ئیسلام ڕەفزی کردووە. هەمیشە ئیسلام حەزی لە سانایی و سادەییە، یعنی سانایی و سادەیی و ساکاری لە کاروبارەکان ئەمە زۆر پێویستە. ئەمە بە نسبەت ئەو کەسی کە ئەچێ بۆ میوانی. ئەمجار بۆ خاوەن ماڵیش پێویستە لەسەری ڕێزی تەواوی ئەم میوانە بگرێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسسەلام ئەفەرمێ تا شەو ڕۆژێکیش هەر لی ناپرسێ. ئەمە جاران زیاتر بۆ خەڵکی لادێ بووە کە خەڵک ڕووی کردوتە لادێ و شوێنی نەبووە و ڕێگای دوور بوو و نەیتوانیوە بڵین زۆر بڕوە، پێویستی بەمانەوە بۆ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ تا شەو ڕۆژێک ئەوە هەر لی ناپرسی. لە دوای شەو ڕۆژەکە ئەمجار تا سێ ڕۆژیش پێویستە تۆ ڕێزی تەواوی بگری. لەوە بەولاوە دەتوانی ئیزنی بدەیت و بڵێ من توانای میواندارێتەکەم نەماوە. ئەم ڕێزگرتنە ئەمە واجبە ئەرکە لەسەر خاوەن ماڵ، و پێویستە کارێک نەکا کە دڵی میوانەکە بێشێنێ، ئێتر ئەوەی کە پێی بوترێ دڵێشە. و خاڵێک کە زۆر گرنگە، من لەم ڕۆژانەیە میوانی ماڵێک بوو، ماڵێکی خوێنەوار و ئەوە زۆر ئەم قسەی دووبارە ئەکردەوە، ئەی من خوار ڕێزی لێ گرتوم کە ئێوە بوون بە میوانم. ئەمە کە تەماشای سونەتم کرد، ئەمە لە سونەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵاتو وەسسەلام، ئەم قسەیە زۆر خۆشە بۆ میوان بیکەی، بڵێ یاخوا زۆر ئەتر ئەوەی کە پێوترێ بە خێرهاتن و ماریفەت و لە کوردەواریە. بەڵام ئەم قسەیە زۆر جوان و سونەتی سەحابەیە کە بڵێ لە من بەڕێستر نییە کە پیاوی وەکو تۆ بۆ بە میوانم، و ڕاستیش بکەی لە قسەکەیە. ئەگەر کەسەکە وا بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسسەلام ڕۆژێک کە هاتووەتە دەر، ئەبوبەکری بینیوە و عومەریشی بینیوە، فەرمێتی بۆچی هاتوونەتە دەر لە ماڵەوەیان؟ یا ڕەسوڵ ئەڵڵا برسیمان بۆ شتێکی وایش نەبووە لە ماڵە، کە دیارە ئەوان سادەتر ژیاون، زۆر تێکەڵاویش بوون لەگەڵ یەکترە. فەرمێتی با بچین بۆ ماڵ فڵان سەحابەی ئەنساری کە چوون لەوێ پیاوەکە لە ماڵەوە، بەڵام ژنەکە زۆر بە ماریفەت بۆ بە خێراتنی کردوون و خوڵچی کردوون، و پیاوەکەی شاتۆتەوە خوڕمای بۆیە ناون، و دواتریش دیارە ئەوەی کە لە بەردەستیا بۆ بۆی سەر بڕیون لە ئاژەڵ و ئەوانە. ئەمجار پیاوەکە ئەم قسەی کردووە، وتوێتی ئەمڕۆ لەسەر زەویا لە من بەڕێستر نییە کە پیاوی وەکو ئێوە بوون بە میوانم. ئەم قسەیەش بۆ ئێمە زۆر گرنگە لەگەڵ میوانا بیکەین. بەڵام تۆ بی باسی بکەی بەخوا گرانیە و ئەوم بەوەندە کڕیوە و ئەو چولۆ ئەوە نەم پێدا، ئەمە کارێکی ناشرینە. ناشیاویشە ئەم قسەیان بکرێت جوانترە. باسی ئەو مۆزوعانە هەر نەکرێ، ئەمە چولێ ئەوەی پێدراوە چی ئەوانە. دواتر لە کوردەواریە زۆر جوان وتراوە خۆڵکت گەنم بێ و
نانە جووە بێ یعنی تۆ جاری واچی بۆ ماڵێک شتێکی زۆر سادەتەنێ بەڵام ئەوەندە بەڕێزن ئەوەندە مەشرب شیرین و خۆشن لەگەڵتا بیری ئەوت نییە چیت خواردوانێت ڕەنگە جاری واشێ بچی بۆ ماڵێک چەندەها خواردن دانرابێ بەڵام هەستت نەکردو وەکو پێویست ڕێزی لێگیرا بێ ڕێز لە گرتن لە میوان زیاتر شتێکی معنەویە ئەتوانی بە کۆمەڵی قسەی زۆر جوان دڵی ئەم میوانە ئەوەندە خۆش بکەی با خواردنەکەیش گەنم نەبێ و جۆیش بێ وەکو کوردەواری وتویانە دیارە میوانداری بە کۆبوونەوەی چەند کەسێک دەوترێ یاخود خاوەن ماڵی خەڵکێک بانگێشت بکە بۆ ماڵەکەی خۆی پێ دەوترێ میوانداری دیارە میوانداری گرنگە لە ئیسلامداوە زۆر گرنگیشی پێدراوە بەمە دەوترێ میوانداری هەر کەسێک بانگ بکە بۆ ماڵەکەی خۆی بۆ خواردنێک بێ خواردنەوەیەک بێ چەند ساتێک پێکەوە دابنیشن پێ دەوترێ میوانداری ئادابی میوانداری زۆر گرنگە دەبێت وەکو مسلمان کۆمەڵی ئادابی گرنگ هەیە بیانزین ئەو ئادابانە پێش هەموو شتێک دەبێت یەکێک لە ئادابە هەرە گرنگەکانی میوانداری ئەوەیە کە وەکو مسلمان ئەمر کراوە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی ئاینیەکان پەیوەندی برایەنیانەکان ئەوانە هەمووی دووپات بکرێنەوە پابند بن پێیانەوە یەکێک لە هۆکارەکانی پێوترێ میوانداری ئادابی میوانداری یەکەم ئادابیان ئەوەیە کە هەر کەسێکی میوانداری کرد بردیەوە ماڵی خۆی دەبێ خاوەن ماڵ جێگەی بۆ دیاریکە نەک خۆی باشترین جێگە لە ماڵەکە دیاریکە ئادابێکی دیکەیان ئەوەیە کە زۆر گرنگە دەبێ لە ناو ماڵە ئەگەر کەسێک میوانداری کەسێکی کرد پرسیار لە غەیری ڕووی قیبلە لە هیچ شتێکە پرسیار نەکە ئەوە بە چەند کڕی کەیت هێنا چۆنت پەیدا کرد دەبێ پرسیار لە خاوەن ماڵ تەنها لەبارەی قیبلەوە بگرێ قیبلەتان لەکوێوەیە ئادابێکی دیکەی بریتێ لەوەی کە نابێ سەیری شوێنی هاتنی خواردنەکە بکە ئادابێکی دیکەیان بریتێ لەوەی کە ئەو خواردنەی کە دەیخوا دوعای خێر بکە بۆ خاوەن ماڵ هەموو ئادابەکان زۆرن بەڵام یەکێک لە گرنگترین ئاداب ئەوەیە کە ئەبێ ئەم بانگێشت و میوانداریە محبەت و خۆشەویستی زیادکە دوای هەموو دعوەت و بانگێشتێک ئەبێ دوای سەردانی بەدووادا بێت ئەمە ئادابێکی زۆر گرنگە ئینسان لە بیری نەکات دیارە میوانداری لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگیەکی زۆری هەیە میوانداری بریتیە لەو سەردان و علاقاتەی کە کەسێک لە ماڵی خۆی هەڵدەستێ دەڕوا بۆ ماڵێکی تر سەردانیان ئەکا جا ئەم سەردانە لە ڕاستیدا ئێستا هۆکار و وەسائیلەکان زۆرن کە دەکرێت ئێمە لە ڕێگەی ئەو وەسائیلانەوە پەیوەندی بکەین بۆ نمونە تۆ تەوێت سەردانی ماڵێک بکەی تەلەفۆنی بۆ بکەی پێشوەخت تا ئەو ئیسعدادی خۆی وەربگرێ شاید ئەو کەسە ئامادەیی نەبێ وەکو ئەوەی کە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکردو ئەگە تۆ چووی بۆ ماڵێک ئیزن بخوازە بدە لە دەرگا حتا ئەگە دەرگاشیان کردوانێ وتی ئیجازە نییە ئەبێ بگەڕێتەوە و زۆریش بە ڕەحابەی سەدری شۆوەری بگری و هیچ بێتاقەتیش نەبی بەڵام ئێستا مادام تەلەفۆن هەیە جوان وایە ئادابێکی جوانە کە ئەو کەسە ئەوێ بۆ میوانداری بچێ سەردانی خزمێکی بکە سەردانی دراوسەیەکی دۆستێکی برادێکی خۆی بکە تەلەفۆنی بۆ بکات و پەیوەندی پێوە بکە ئەمانەوێ ئەم شەو بین سەردانتان بکەین ئەمڕۆ بین سەردانتان بکەین ئایا ئامادەییتان هەیە ئێمە سەردانتان بکەین ئیتر ئەو کەسەیش ئەگەر ئامادەیی هەبوو پێشوازی لێ ئەکا لە شریعەتی ئیسلامیشدا ئەفەرمێ ئیکرام الضیف واجب یعنی ڕێزگرتن لە میوان واجبە من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هر کەسێ باوەڕی بەخوا و بە ڕۆژی ئاخرەتەیە با ڕێز لە میوان بگرێ کامە فەرمودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هەروەها یەکێک لە پێغەمبەرە بەڕێزەکان کە حەزرەتی ئیبراهیمە کە دەفەرمون ئەم پێغەمبەرە بەڕێزە هیچ ژەمێکی بێ میوان نەبووە کە لە ڕاستیدا میوانداریەکانی ئێستەی ئێمە میوانداری کاتین واتە بۆ سەعاتێکە بۆ نیو سەعاتە یعنی ژەمی تیانە لە ڕاستیدا بەڵام ئەگەر ژەمیشی تیا بوو چاگوایە ئەو کەسە پەیوەندی بکە بۆ بەڕێزەوە کە ئێوە سەردانی بکە حتا کەسی نزیکی خۆشی بێ برای بێ خوشکی بێ حتا ماڵە باوکیشی بێ پێشوەخت تەلەفۆنێک بکە ئەمانەوێت بین وڵاتان ئەمانەوێت سەردانتان بکەین ئایا ئەوان ئامادەن نەک تۆ بچیتە بەر دەرگا و لە دەرگا بێت و کابراژ لە ماڵ نەبێ یا ئیحراجی بکەیت میوانداری خۆی لە شەرع جایە و لە کوردەواریش تقریبا لە بزەکانیان جیاوازە میوان عیبارەتە لە خەڵکانێکەوە سەردانت بکەن یان ئەوانەی کەوا دێن بۆ لات غەیری عائیلەکەی خۆت غەیری ئەو کەسانێکەوە لەو ماڵا ئەژین ئەوانە پیانەوترێ میوان جا ئەمانەیش تەبعاً سێ جۆرن جۆرێکیان ئەوانن کەوا خزم و کەسوکاری نزیکن جۆرێکیان ئەوانن کەوا هاوسێ و دەراوسێن
جۆرێکیشیان ئەوانن کەوا خەڵکێکی غەریبن و نادیار و دووروڵاتن تۆ خۆرکیانەکەی تۆ ئەیانهێنیتەوە ماڵ و خزمەتیانەکەی. میوانداری و عورفی میوانداری پەڕیوەتەوە بۆ ناو شێوازی دینداری و ئاینی پیرۆزی ئیسلامیش بایەخێکی گرنگی پێداوە. قورئانی پیرۆز ڕاستەوخۆ لە چەندان شوێنی جیاوازدا باسی لێوە کردووە، بۆ نمونە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەر و موسا و پیاوە ساڵحەکان کە هەریەکەیان بە جۆرێک باسی میوانداری ئەکات. هەروەها بەدەیان فەرمودەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم دیسان ئەم بابەتی میوانداریە بەرزە نرخێنێ. قسە و مەسەلەی زانایان و ساڵحانیش ئەوەندەی دیکە کللتوری میوانداریان لە بواری ئایندا دەوڵەمەندتر کردووە. ئێمەی مسلمان زۆر جار باسی ئەوەم ئەکەین کە ئێمە شوێن کەوتەی پێغەمبەرین عەلەیهی سەڵات و سەلام، شوێن کەوتەی پێغەمبەرانین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. یەکەم کەسێک کە میوانداری کردبێت لە مێژووە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام، کە ئەمە زانایەکە کتێبێکێ بە ناوی ئەلئەوائیل، ئەوانەیە یەکەم کەس شتیان کردووە لەسەر زەویە. یەکەم شتێکە ئەوە حەدیسی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ یەکەم کەسێک کە میوانداری کردو پێغەمبەر ئیبراهیمە. پێغەمبەر شوعیب میواندارێکی باشی پێغەمبەر موسای کردووە، میواندارەکەی گەیشتوتە ئاستێک دواتر کە زانوێتی کەسێکی بە دین و بە ئەخلاق و کچەکەی خۆی پێ عەتا کردو و پێبەخشیوە. سەرجەم پێغەمبەران سیفەتیان بۆ پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە بە فعلیش و بە قەولیشی، بە کرداریش و بە گفتاریشی هەوڵی داوە مسلمانان فێر بکا کە سونەت و ڕێبازی ئێمە ئەوەیە کە زۆر ڕێز لە میوان گرین. بەڵام ئەو ڕۆژگاری ئێمە بەهۆی ئەوەی کە پێوترێ عەولەمە جیهان بینی هەر ناوێکی کە هەیە پێم وابێ هۆکارێک لە وەکارە گەورەکان ڕەنگە ئەو پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەو بوارە بێ کە بەداخەوە خەڵکێک زۆر ساردە لە میواندارەتی کردن و ئەوانەیە، ڕەنگە هۆکارێکی گەورە ئەوە بێ. ئەو هۆکارە وای کرد یعنی جاری وای خەڵکێک پێی وترا با بچین بۆ لای نەخۆشێک کە چوون بۆ لای نەخۆش عیبادەتێکی زۆر گەورەیە. کەم عیبادەتمانێ بڵێ 70000 مەلایکە دوعات بووە کە بەیانی تا ئێوارە، بڵێم ئێوارە تا شەویش، بەیانیش تا ئێوارەش. سەردانی بۆ لای نەخۆشێک کابراڵێن نایەم ئەگەر لی بکۆڵیتەوە بۆیە نایە لەبەرەوەی کە زنجیرە فلیمەکەی ڕەنگە لە دەست نەچێ، یا احتیمالێ لەم کاتەیە مەوعیدی ئەوەی بێت کە تەماشای فەیسبووکەکەی کاوچی و ئەوانە. ئەوە هۆکارێکی گەورەیە کە وای کردو ماڵەکان جێوڕێگە زۆرن و میواندارێتەکە کەم بووە. ئەو بەڕاستی کارێکی خراپە. احتیمالیش هەیە هۆکارێکی ئەوە بێ کە زۆر جار بڵین وەک پێویست لە دین حاڵی نەبوو بێتین ئێمە. یعنی جاری وایە نەفس و ئیسراحەتی خۆمان پێشەخەین بەسەر دەقەکانە. ئەمە بەڕاستی کێشەی هەموو مسلمانێکە. کۆمەڵە دەقی زۆرمانەیە فەرمانمان پێکا ڕێز لە میوان گرین، میواندارەتی بکرین، میوانێک هات بۆ ماڵمان ئەوەندە ڕێزی لێ بگرین کەوای لێ بکا پێی خۆش بێ بمێنێتەوە. ئەمانەمان وەلا ناوە لەبەر ئیسراحەتێکی خۆمان، لەبەرەوەی کە مناڵەکەت سەعیە نازام لەبەرچی. ئەگەر ئەمانە بەڵێ حەدیث فەرموویەتی ئیحراجی مەکە، بەڵام ئەمانیش ئێستا وەکو جەناب تەڵی دوێخانێکی گەورە و ماڵ و جێوڕێیەکی زۆر، بەڵام لە هەمان کاتشا میواندارەکانیش لاواز بوون. ئەمە نەخسەکەی خۆمانە. پێویستە ئێمەی مسلمان لە هەموو کە زیاتر گرنگی بەو بوارانە بدەین بۆ ئەوەی کە زیاتر دڵی خەڵکی خۆش بێ. وەخوای گەورەیش هەروە مرۆڤی دروست کردووە تا پەیوەندێک کۆمەڵایەتەکان بەهێز بێ مرۆڤ دڵی خۆشە. من زۆر جار دیقەتی ئەوم داوە کە چوومەتە ماڵێ پێش هەمووان مناڵەکان لە هەموو کەس دڵخۆشتر بوون. یعنی ئەو مناڵە ئەگەر جەنابیشتە هەموو ئەمە ئەزانین شتێکە بینیمان، ئەو مناڵە کە میوانێکی دێ ئەم ژوورەکە ئەو ژوورەکە پێی خۆشەشتی پێ پیشانەدا، یەکسەر دێ بەلایە بە تایبەتی ئەگەر مۆبایلەکە بەدەستەوە یەکسەر مناڵی ئەم زەمانە زۆریان حەز لە مۆبایلە، یەکسەر دێتە لای مۆبایلەکە تەڵێ میوانمان هاتووە. هەستەکەی ڕووخۆشیەک تایبەت بە دەموچاوی ئەو منە چکە پاکە، ڕووخۆشیێکی تایبەت بە دەموچاوی ئەو مناڵەوە هەیە کە ئەوە هەر بۆ خۆی ئەو دڵخۆشکردنە عیبادەتێکی گەورەیە کە ئینسانی مسلمان کەم تەرخەمی لێ نەکا. دیارە لە ئیسلامدا گرنگیکی باش دراوە بە مەسەلەی میوانداری. فەرمایشتی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. تەماشاکە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی بەسوەتەوە بە فەرمێ هەر کەسی ئەم دوانەی هەیە فەرمێ با ڕێزی میوان بگرێت، کەواتە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لە فەرمایشتێکی دیکە فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليحسن إلى ضيفه. زۆر چاک بێ لەگەڵ میوانەکەیە، زۆر باش بێ، زۆر احترامی لێ بگرێ. لە باسی ئەفەرمێ هەر کەسێک نوێژەکانی بکە، زەکاتەکەی بدا، ڕۆژۆکەی ئەنجام بدە لە مانگی ڕەمەزانە، ئەفەرمێ میوانداری بکە، ئەفەرمێ دەخەلە الجەنە. کەواتە میوانداری ئەوەندە گرنگە لەگەڵ نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە. کەواتە ئەوەی یەکە لە گرنگیەکانی. گرنگی دیکەیشی هەیە. باشە ئێستا بۆچی کەم بووەتەوە؟ هەتا هەر کۆمەڵگایەک لە ئیسلام زۆر دوورکەوێتەوە، پەیوەندیە ئاینیەکانی کەم بێتەوە،
ئەو کاتەی میوانداری کەمێتەوە. بۆچی میوانداری کەم بۆتەوە؟ جاران لە دابوونەریتی کوردەواریە میوان دیارە خۆشەویستی خوایە. شەقیقی بەلخی ئەفەرمێ هیچ شتێک بەلای منەوە بە ئەندازەی میوان خۆشەویست نییە لەبەرەوەی ڕزقی لەسەر خوایە و سوپاسەکەشی بۆ منە. یحیای کوڕی معاذ فەرمێ ئەگەر بەهەشت یەک لقمە بووە یەک پارو وایە ئەم خستە بەردەستی میوانەکەم. ئەوەندە میوانداری گرنگە لە پێشینانی ئەم ئومەتەوە لە باو باپیرانی ئێمەش بابەتێکی زۆر گرنگ بووە. خەڵک بە زۆر گەڕاوە بۆ ئەوی سەر سفرەکەی بەبێ میوان نەبێ. ئەوەی ئێستا کە میوانداری نەماوە تەنها لە ناو خزمەکانی شار تەنانەت نەماوە، ئەوەیە کە یەکەم ئادابی ئیسلامی زۆر ڕەچاو ناکەین. ئادابی ئیسلامی لە ڕووی داپۆشاوی لە ماڵ و منداڵ و ئەوانە و ئیلتیزام بوون تاکەکان بە ئاینی ئیسلامەوە کەم بووەتەوە. پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەتا خەڵکی لە ئیسلام دوورکەوێتە پەیوەندی کۆمەڵایەتەکان کەم دەبنەوە. ئەمە خاڵێکە لە خاڵەکانی نەمانی میوانداری. گرنگترینیانەوەیە کە میوانداری نەماوە ئەوەیە خەڵک نازانێت چه فەزڵێکی هەیە. ئینسانێک کەسێک دعوت کا بۆ ماڵەکەی خۆی بانگێشتی کات پارێگنان خوا مەلایکە ڕەحمەتی بۆ نێرێ تووشی خێرە بێ. ئەو نمونەیە کە دوو میوانەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میوانێکی هاتبوو فەرمووی کێ ئەم میوانەی منەباتەوە. ئەو دوو سەحابەیە کە سەحابەیەک بردێ بۆ ماڵی خۆیان بە خێزانەکەی و چیمانەیە؟ فەرمووی هیچمان نییە. فەرمووی خواردنەکە بێنە دای بنێ پاشان کە میوانەکە دەستی بر بۆ خواردنەکە خۆت مەشغوڵ کە چراکە بکوژێنرەوە با وا بزانانی ئێمە نانی لەگەڵا خوێت ئەو خواردنەکەمەی کە بۆ مناڵەکانمانەیە با میوانەکە بیباتەوە. ئەفەرمێ بەیانی کە بردیانەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا پێکەنینێکی کرد فەرمووی خوای پەروەردگار زۆری پێخۆش بوو ئەو میوانداریی ئێوە عجایب بوو پێی. ئەفەرمێ ئەم ئاەتە دابەزی ومن یوق شح نفسه فأولئک هم المفلحون. تەماشاکە هەر هاوکاریەکی میوان بێ دەستگیرۆیەکی میوان بێ خزمەتکردنی میوان بێ خوا لە بەرامبەر ئەفەرمێ ومن یوق شح نفسه چونکە هیچ خۆیەتی ئەیدا بە میوانەکە ئەفەرمێ فأولئک هم المفلحون. ئەوە یەکێکن لە ڕزگار بووان. ئەمە گرنگە ئەگەر بمەز بزانین چەندە گرنگە خزمەتکردنی میوان چه پاداشتێکی گەورەی هەیە. ئەوە لە کۆمەڵگەی کوردەواریدا سارد نابینەوە و دیوەخانەکانمان ئاوا چۆڵ نابن زستانە ناسارد و سەر لە هاوینە گەرم کەسی تێ ناچێ. بۆیە میوانەکان دەبێ خەڵک گەر میوانی بێگانەیش ناهێنێتەوە دەبێ میوانە کەسوکارەکە و خزمەکەی خۆی بێنە میوانداریان بکە چکم ڕەحمەتی تووشە بێ خێری تووشە بێ دڵنیاش بێ هەموو میوانێک ڕسقی خۆیەخوا یەقینیە بێ. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یەکێک لە هۆکارەکانی بەجێهێنانی سیلەی ڕەحم و عەلاقات بریتیە لە میوانداری. بریتیە لەو تێکەڵیە کە دروست ئەبێ لەو سەردان و لەو عەلاقاتەی کە هەیە. مەسەلەن من سەردانی تۆ ئەەکەم تۆ سەردانی من ئەەکەیتەوە یا کەسە نزیکەکان یا کەسە دوورەکان. بۆیە لە فەرمودەی قودسیە هاتووە دەفەرمێ ڕەحم پەیوەستە بە عەرشی پەروەردگارەوە. ئەفەرمێ هەر کەسێک ڕەحم بەجێ بهێنێ خوای گەورەش ڕەحمی پێەکە و هەر کەسێک قەتعیشی بکە خۆش قەتعی ئەو ڕەحم و سۆز و بەزەیی خۆی ئەکا لەگەڵ ئەو بەندەیەدا. بۆیە یەکێک لە هۆکارەکانی بەجێهێنانی سیلەی ڕەحم بریتێ لە میوانداری. کاتێک ئێمە ئەڕۆین سەردانەکەین دائەنیشین لە ئەحواڵی یەکتر ئەپرسین هەرچەند لەگەڵ تێبینیەکی زۆرە کە بەڕاستی ئێستا دانیشتنەکانمان و میوانداریەکانمان بۆتە سیرکردنی تەلەڤیزۆن یان سەلام عەلەیکم عەلەیکە سەلام دائەنیشە و 5 دقەی پێ ناچێ ئەوە پاسوەردی ئینتەرنێتەکەتان چەند چییە؟ یعنی ئەمە بەڕاستی دیاردێکی زۆر ناشیرینە. حەق وایە ئێمە من پێشنیارم کرد هەتا لە وتارێکی جومعەشە ئاماژەم پێ کرد کە باش ژوورە میوانەکانمان تەلەڤیزۆنی تیانە بێ. وەختێک میوان دێ لەگەڵ میوانەکەیان دانیشین قسە بکەین باشە میوانداری جاران تاموچێژێکی تری هەبوو. دائەنیشتی قسە ئەکرا قسە تاوتوێ ئەکرا یا مەسەلەن تۆ ئەچی بەلای زانایەک ئەو فترەیە کە لە خزمەتی ئەو زانایە ئەبووی چەند پرسیارێکت لێ ئەکرد پرسیاری شەرعی لێ ئەکرد یا مشکلەیەکت هەبوو چارەسەری مشکلەکەی بۆ ئەکردی کێشەیەکی دەرونی هەبوو کۆمەڵێک شت و کۆمەڵێک ئايات و حەدیسی بۆ هێنا ئەو کەسە ئارامیەک ڕووی ئەکردە دڵ و دەرونیەوە. بەڵام ئێستا بەداخەوە ئەڵێم ئێمە میوانداریەکانمان سەردانەکانمان لە ڕاستیدا وەکو ئەوە نییە کە شریعەتی ئیسلامەیە هەوێ کە ئەچیندا ئەنیشین ئەڕوینە باس و خواسی حیزبایەتی باس و خواسی مەسەلەن ئەم دەسەڵاتە گەندەڵیە فلانە فلانە ئیتر شتێکی تری پێوە نامێنێت. یەک خاڵی تر گرنگە تێبینی ئەوە بکەی کە تۆ لە سەردان و عەلاقاتەکە تا کە ئەچیتە ئەو ماڵەوە دڵی بەرامبەرەکەت عاجز نەکەی. چونکە زۆر جار بووە میوان کە چووە بۆ میوانداری خاوەن ماڵی عاجز کردووە یان خاوەن ماڵ میوانەکەی عاجز کردووە. ئەم لە حیزبێکە ئەو لە حیزبێکی ترە
ئیتر قسێ لەم و قسێ لەو دوایی بە عاجزی سەرەتا بە پێکەنین و بە خۆشی و بە مەرحەبایی چووە بەڵام کە هەستاوە بە عاجزی و بە ناخۆشی هاتۆتە دەرەوە کە بەڕاستی ئەوە کێشێ وەکو عەرزم کردی ڕاستە ئێمە یەکێک لە ئەو شتانەی کە لە کوردەواریە زۆر جوان بووە بریتیە لە دیوەخان دیوەخان ئەڕازێنرێتەوانێ بۆ پێشوازی لە میوان جا هەر کەسە بە گوێرەی توانای خۆی ئێستا ئێمە لە لادیەکانمان وە لە شارەکانیشمان بەڕاستی ژووری میوانمان تا بڵێ گەورە و ڕێک و پێک و قەنەفەیتایە و ئەنواعیشتی تایە بەڵام میوان نییە میوانەکەش کە نییە ئەگەڕێتەوە بۆ بەڕاستی کەمی سیلەی ڕەحم سیلەی ڕەحم کەم بۆتەوە بە تەواوی معنە یعنی جاری وا هەیە کەسێک ئەیهەوێ چەند مانگە دایکی یا باوکی نەبینیوە یا براکەی نەبینیوە بە تەلەفۆنێک ئەوێ کیفایەت بێ بە هەواڵپرسینی تەلەفۆنێک بەڵام بە تەلەفۆن ڕاستە تەلەفۆن و هۆکارێکە بۆ پەیوەندیکردن بەڵام تەلەفۆن و بینین فەرقی زۆرە دانیشتن و قسەکردن و باوەشکردن بە یەکتریدا و ئەم لاولا یەکتری ماچکردن و مەحەبەت و خۆشەویستی ئەڕژێ لە بینی ئەو دوو کەسەیە لە بینی ئەو چەند کەسەیە کە سەردانی یەکتریان کردووە چاک وایە ئێمە ئەوەندەی ئێحتیمام بە دیوەخانەکانمانە دەین ئێحتیمام بە میوانەکانیشمان بدەین میوانیش لە کۆمەلگای ئێمەدا بەرامبەرە یعنی من سەردانی تۆ ئەەکەم تۆش پێویستە سەردانی من بکەیتەوە من جارێک دێم بۆ لای تۆ دوو جار دێم بۆ لای تۆ کە تۆ نەهاتی میش قەتعیەکەم جا ئەمە سیرکە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا ئەمە زۆر زۆر بووە سەبەبەکەیشی بەڕاستی خەڵک بێتاقەتیە وەڕەزی پێوە دیارە ئەم قەیران و قەیرانی داراییە وای کردووە کە بەڕاستی خەڵک تااقەتی سەردان و علااقات و میوانداریشی نەمێنە بە کوردیەکەی ئەوەیە میوان لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە لە حەدیسا زۆر احتیمامی پێدراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی میوانی کردووە هەتا لە فەرمودەیەکی ساحیا فەرمێ سوێن بەوەی کەوا ڕۆحی منی بەدەسە ئیمانی نییە کەسێکەوە ڕێز لە میوانەکەی نەگری یانە فەرمێ هەر کەسێ باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی فەلیوکریم ضەیفەهو با ڕێز لە میوانەکەی بگرێ کەوابوو ئەم فەرمودەیە دلیل لەسەرەوەی کەوا میوان لە لای ئێمەی موسڵمان زۆر عەزیزە زۆر بەڕێزە زۆر جێی ئەوەیەکەوە ئینسان حرمەتی لێ بگرێ لە بەرخاتی خوای پەروەردگار لەم کات و عەسر و زەمانەدا زۆر میوانداری زۆر کەمە میوان زۆر کەم ڕۆکاتە ناو خەڵک و ئەوی شەگەڕێتەوە بۆ سێ هۆکار بە قەناعەتی من بە یعنی بە قەناعەتی من خۆم یەکەمیان لەبەر ئەوەی کەوا بە تایبەتی لە شارەکانە ئوتێل و جێگای ئیسراحەت و ئەوانە هەیە دووهەمیش هۆکاری بێثیقەیی یعنی خەڵک بڕای بە ئەوانە نییەکەوە غەریبن کە دێتە شارەکەەوە تۆ ناوێری بهێنیتەوە و ماڵە لەوانەیەکەوە ڕووداوی حادیثەیە کۆمەڵێ شت لە ترسی ئەوەی کەوا ئەنواع و ئەشکال حیزب و دەستە و کۆمەڵ و ئەوانە دروست بووە یعنی نازانی ئەم کەسە ئایا بەڕاستی میوانە بەڕاستی غەریبە بەڕاستی بێنەوایە بەڕاستی کە کەسێکەکەوە کەس ناناسیە کەسی نییە پارەی نییە ئیمکانێتی نییە ناتوانێت بچێتە جێگایە یان ئەم کەسە کەسێکە کە هاتووە بۆ جاسوسی بۆ تخریب بۆ چی بۆ ئەوانە لەبەرەوە لەو ڕۆوە میواندارێکە تا حدێک کەس بووە خاڵی سێ هەمیش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆەوەی کەوا ئیمان لاوازی مسلمانان یعنی مسلمان بەڕاستی لە هەر جێگا و شوێنێکە هەبێ پێویستە کە یارمەتی برا مسلمانەکەی بدا بە هەر شێوەیەک ببێ کەسێکت بینی کە لێ قەوما بوو پیا و یاژن بوو پێویستە یارمەتی بدەیت پێویستە دامی بکەیت پێویستە یعنی بزانی جێگەومە ئەوهای هەیە نیەتی لەبەرەوە جارانی لە وڵاتی ئێمە کوردستانی ئێمە بە تایبەتی لە خەڵکی غەریب کە ئاهاتە مزگەوت ئەوانەی کەوا ئاهلی نوێژ بوون چاوەڕیان نەکرد ئەوانەی کە خانەدان و میواندار بوون بزانێت کێ لە دواوە جێ ئەمێنێ یەکسەر پەلیانەگرت و ئەیان بردەوە بۆ ماڵۆیان ئەمە غەریبە دیارە کەسی نییە بۆیە کەوتۆ دوای خەڵکەکەیکەوە لەبەرەوە میوانداری بەڕاستی ئەوسا جێی شانازی بوو جێی حرمەت بوو جێی ڕێز بوو بەڵام ئێستا بە بۆنەی ئەو سێ خاڵی کە عەرزم کردی هەم یەکەم لەبەرەوەی کەوا ئەو جێگە و ڕێگەیەک هەیە کە خەڵک بۆیە چیە دوو هەمیان لەبەرەوەیکەوە ئەو وەزعە کە ڕووی کردوێتە وڵاتان بە تایبەتی وڵاتانی ئیسلامی بە تایبەتی تر وڵاتی کوردستان خەڵک ناوێرێ میوان حەزیشکی لێ بێ پێشی خۆش بێ ناوێرێ بهێنێتەوە بۆ ماڵەوە ناوێرێ بێ خانەدانی و میوانداری پێ بکەینە قەناعەتم وایە ئیستەیش کۆمەڵە خەڵکێک هەیە ئیستا لە هەموو کاتێ زیاتر خەڵک ژووری میوانەکەی یان وەکو کوردەواری پێ ئێمە پێڵێن دیوەخانەکەی زۆر لە جارانی گەورەترە پاک و پوختەترە
جێگە و ڕێگەی زۆرترە ئیمکانەتەکە باشترە بەڵام حاڵەتەکان ئەوەیەکەوە عەرزم کردی ئەوەی کە لە وتاری جومعە ئەوترێ ئەگەر لە 5 کەلیمەی هەر کەسێ ئەو نەفرانە کە دانیشتون وەریگرن و ببەنێ مێشکانەوە یان لە مۆعیزە و ئامۆژگارەکانە وەریاگرن و ئەمەلی پێ بکەن خەڵک ئیسفادەی زۆرێک بەڵام ئەمەلەکە کەمە وتن زۆرە ئامۆژگاری زۆرە بیستن زۆرە بەڵام ئەمەل کەمە لەبەرەوە لای یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئیمان زەعیفی لای دووهەمیش ئەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەم کەناڵانی کەوا پێیا بووە وەکو تەلەڤیزیۆن وەکو ئەنتەرنێت وەکو ئەم فەیسبووکە کەوا ئیسە خۆ بە زۆرینەی خەڵکی ئاڵاوەتە سەر ئەوانەوە ئیتر یان ئەوەتانێت لە جەژنەکانیشا زۆر کەم سەردانەکرێ یان نامەیەکی بۆ نووسێ یان مەسەلا تەلەفۆنێکی بۆەکە یا ئەمە بۆتە هۆکاری ئەوانە من قەناعەتم وایە بۆیە سەردانەکان و هاموشەکان لاواز بووە و خەڵکی بەڕاستی ئیسا هەیە برازایە ئامۆزای نایناسێ یعنی پورزایە نایناسێ ئەو ساکە هەر لە عەشرەتەکەی وایە یعنی لە سەدان جار پیاو بووە لە وڵاتی ئێمەدا بڵێن پیاو معقول بووە ڕێز عەشرەت بووە هاتوۆتە ئەو دێ ئێمە بە کوردەواری ئێمە لە زوانی ئێمە پێڵێن لە چکدار وتێتی ئافرەتێکمان لەم دێیە هاتوومە سەردانی بکەم لەبەرەوە هەر ئەوەنە لەبەر چی لەبەر سیلەی ڕەحم سیلەی ڕەحمەکە لەبەرەوەی لە عەشرەتەکەی بووە لە بنەماڵەکەی بووە کەسێک نەبووە کە سەردانی خزمێکی نەکە پورێکی نەکە خوشکێکی نەکە ئامۆزایەکی نەکە پورزایەکی نەکە بەڵام ئیساکێ ناشکوری نەبێنە سەردانی پور برا ماڵە برا مانگی جارێ نایبینی 6 مانگ جارێ نایبینی هەرێکێک کەوتۆتە کونێکەوە خوشبنێکەوە خاڵێکی سێهەمیان ئەوەیە کە بەڕاستی خەڵکەکە زۆر بووە یعنی لەبەر زۆری خزم و کەسوکارەکە لەوانەیە ئینسان فریای هەمووی نەکەوێ بۆیە من پێم وایەکەوە ئەو سارد و سڕی و ئەو شتە پیا بوو بەڵام زۆرترینی ئەگەرێتەوە بۆ بیستن و ئەمەل پێنەکردن ینی لای ئێمە گرنگە هاوسێ خزمەتی گرنگە بەڵام لەو لا شێتەمەشاکەین ئەو گرنگێ احتیمامی پێ نادەین ئەگەرچی هەنووکە و لەم سەردەمەدا پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئاستی زێڕینی خۆیاندا نەماون بەڵام هێشتا کللتوری میوانداری ئێمە جوانی و ڕەونەقی خۆی ون نەکردووە هێشتا تەدارەکی میوانداری و ئاستی بایەخداری میوان بە بەراورد بە پێدراوە کۆمەڵایەتیەکانی دیکەمان زۆر بەرز و بەهێزە هێشتا میوان و میوانداری پیرۆزی خۆیان هەیە و ئەو کەسەی میوان نەواز بێت لە کۆمەلگادا زۆرتر پەنجەی بۆ ڕاکێشرێت و شایەتی باشی و سەنگینی بۆ درێت ئەمەش بە پاڵنەری جیاجیا کرێت یەکێک لە پاڵنەرە بەهێزەکان ئەو هاندانە گرنگەیە کە ئاین ئەیکات و مرۆڤی بڕواداری لەسەر ڕادەهێنێت من پێم وایە بە شێوەیەکی گشتی عرف و عادەتی هەر گەلوونەتەوەیەک بەشێکی لەگەڵ ئیسلامەیەک ئەگرێتەوە بەشێکشی لەگەڵ ئیسلامەیەک ناگرێتەوە بڵێن دژێتی تێکە گیرە لەگەڵا بەڵام عرف و عادەتی عامی کوردەواری بە تایبەتی لە بوارە کۆمەڵایەتیەکانە ئەتوانم بڵێم 180 بەرەوسەری موافقی شەرع ینی لەگەڵ شەرع گونجاوە زۆر جاڵێ کە پێشینان وایان وتووە ئەم پێشینانە هەموو پیاوچاکانن و زۆر جار فەرمودەیەک شەو کراوە بە پندێکی پێشینان و ئەوانە من پێم وایە زۆرێک لەو میواندارەتی کە کراوە لە کۆنا ئێستش کە لە زۆر شوێنە هەیە بەشێکی زۆری موافقی شەرع ڕەنگە چەند شتێکی کەمی تا بێ پێچەوانەی شەرع بێ پێویستی بە ڕاستکردن و تعدیلێک هەیە و خەڵکێک بۆی ڕاستکرێتەوە کە ئەمیان ئەوە بەم شێوازە باش نییە و بەم شێوازە بیکەین ئەجینا ئەم عورفی کوردەواری خۆمان زۆر ڕێک و پێکەوە زۆر کارێکی لەجێیەوە زۆریشی وەکوتم موافقی شەرع و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە پێویستە بزانین کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێستا زانایانی بواری کۆمەڵناسی و ئیجتیماع ئەوە تاکیدی لەسەرەکەنەوە پێشتر لە سەدەی 89 ئیبن خەلدون نووسویەتی ئەلئینسان و کائین مەدەنی بطبعی و ئاوهای نووسێ ساڵێن کائین ئیجتیماعی ئەمە زۆر گرنگە ئێمە بزانین ئێمە سروشتمان وایە کە کۆمەڵایەتین مرۆڤ عامی مرۆڤ وایە هەندێک مرۆڤەیە بۆ خۆی داخراوە عامی مرۆڤ کۆمەڵایەتی مادام کۆمەڵایەتین ئەم کۆمەڵگەیە کە ئێمە تیا ئەژین کۆمەڵێک حەقی هەیە بەسەرمانەوە یەکێک لە حەقەکان بریتێ لە میواندارەتی کردن یعنی میواندارەتی بە دەر لەوەی کە شتێکە من دڵ و دەرونی خۆم و خاوەن ماڵی پێ ئاسووداکەم لە هەمان کاتشا فەرمانێکی خواییە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئێمە سەردانی یەکتر بکەین و ڕێز لە میوانیش بگرین ئەو کەسی کە تۆچی بۆ مانیشان حاڵەتێکیە یان حاڵەتێکی ئاساییە مەرجنی هەر بۆ حاڵەتی خۆشی و ناخۆشی و تەعزیە و بۆنەکان و ئەوانە بچی کە ئەوانە بنەوە بە فەرز جارێکی تر ئەمەی کە موسڵمانە کەسێکی لێ ئەمرێ کەسێکی لێ نەخۆشە
شکرا و خواردنەوەیەکی یەکێک لەمانە ئەمانەکە بە جۆرێک لە جۆرەکانەوە حەق و مافێکە بەسەرتەوە بەڵام لە هەمان کاتیشە وەکو تریش کە تۆ بەبێ بۆنەوە ئەوانش ئینسان پێویستە لەسەری سەردان یەکتر بکات بە تایبەتی ئەوەی کە پێوترێ ڕەحیم لە شەرعا یعنی خزمی نزیک کە ئیبن عوتەیمین فەرمێت تا 4 پشت خزمی نزیک ئەوەی کە قورئانە فەرمێت چاکەیان لەگەڵا بکەن بەڵام هێشتا مەجاری وایە پشتی یەکتر ناناسی یعنی زۆر خەڵک هەیە لەم شارە ئێمە ئامۆزاکی خۆی ناناسێ ئێتر ئەوە لە شەرعاڵێ ئامۆزا و ئامۆزازای شەبێ بناسی مام و ئامۆزا و ئامۆزازا و زایەکی تریش یعنی تا 4 پشتۆ پێویستە بیزانی بەڵام ئێمە خەڵکیشی زۆرمانەیە ئەلە ڕەنگە بە 5 ساڵی نەچوو بێتم سەردانی پورێکم نەکردبێ ئەو بەڕاستیکارێکی خراپە پێویستە ئێمە موسڵمان هەر بۆ دینەکەی خۆمان کە ئیسلام پێمانەڵێ لا يدخل الجنة قاطع ئەوەی کە سیلەی ڕەحم پەیوەندی خزمەتی بچڕێنێ بەبێ هۆکارێکی شەرعی عرفی میوانداری ئێمەی کورد جاران زۆر پابندتر بوو بە ئیسلامەوە ئێستا لە تاکەتاکەی ماڵەکانە پابندێکی باشەیە یەکەم خاڵێکی مخالف لەو مەسەلەیە ئەوەیە کە تۆ میوانێک بانگ دەکەیتەوە لەگەڵ ماڵ و مناڵەکە تا پێکەوە دادەنیشێ کە شتێکی نادروستە یاخود ماڵ و منداڵت دەبێت تا پۆشاو بن ئەو کاتە تۆ دەتوانی میوانێک بێیتەوە ئەگەر ئەمەی کوردەواری ئێسەی ئێمە بەڕاستی پابند نییە بە ئیسلامەوە هەمووی نا بەڵام زۆرێکی پابند نییە بە ئیسلامەوە دەچنە دەرەوە هەر بە شێوازێکە دروست نییەوە لە ماڵیشەوە بە تێکەڵاویەکە اختیلات و دانیشتنێکە و ئەوانە پابند نییە بووە هەندێک ماڵ هەیە زۆر پابند و باشە الحەمدوللا دەبێت بگەڕێنەوە بۆ ئەوی پێشەوەی پێش میوانداری لە میوانخانەیەکە دەکراواتە پیاوەکان بۆ خۆیان لە شوێنێکا دادەنیشتن خزمەت دەکران و ماڵ و منداڵ و خێزانەکانی ژیان پێکەوە بۆ خۆیان لە شوێنێکا دادەنیشتن بە تێکەڵاوی بوون هیچ پابندێکی نییە بە ئیسلامەوە بەڵکو شتێکی نادروستیشە ئامۆژگاریمانەوەیە بۆ ئەوەی هەم پاداشمان لە لای خوای پەروەردگار بەرز بێتەوە گەورە بێت زۆر بێت و هەم پەیوەندی کۆمەڵایەتیەکەمان پتەو بێ و باش بێ ئەبێ ئەم دابوونەریتە کوردەواریە و ئەم شتە جوانەی ئیسلام کە میوانداری و ئاداوی میوانداری ئەبێ پەرەی پێ بدەین بۆی محەبەت و خۆشەویستی زۆر بێت و دوای هەموو میوانداریەک سەردان و محەبەت زیاتر دەکات ئەوە کۆمەلگا بەرەو تەعاون و خەوکاری و پێکەوەشیانێکی باش دەبا ئەو کاتە ئینشاءڵڵا کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی بەختەوەر دەبێت. لە ڕاستیدا عورفەکانی ئێمە زۆر پێچەوانەی شریعەتی ئیسلامی زۆرتیایە. بۆ نمونە لە ئەوەڵی بەرنامەکە باسیەوەمان کرد کە ئێمە ئەچین بۆ ماڵێک چاگوایە لە دەرگا بدەین. ئەگەر دەرگایان لێ کردینەوانێ ئیجازە بخوازی بڵێن ئیجازە هەیە بین قیل ارجعوا فارجعوا ئەگە وتیان نەوەڵا ئیجازە نییە بگەڕێرەوە بەڵام ئایا ئەمە لە کۆمەلگای ئێمەیە وەرئەگیرێ کە ئەمە ئایەتی خوایە بە کەسێک بڵێ وەڵا ئامادەیم نییە زەحمەت نەوێ بگەڕێرەوە کاتێکی تروەرەوە سەردانمان هەتا قیامە سەردانی ناکە ئیتر تەواو عاجزیە و قەتعی سیلێ ڕەحم و هەموو شتێک وەدایی پێ لەویایە بەڵام ئەمە فەرهەنگێکی جوانە فەرهەنگی ئیسلامە ئێمە بین ئیسفادە لەمە بکەین و هەروەها کە ئەچین لە ماڵەکاندا ئەنیشین میوان نابێت دانیشێ هەتا خاوەن ماڵ شوێنێکی بۆ دیاریەکە شوێی بۆ دیاری کردی ئەبێ لەوێ دانیشی دوای ئەوە کێشەیەکەیە لە ناو ئێمەدا ئێستا چەند ساڵێکە ئەمە دروست بووە ژووری میوان و مەتبەخیان کراوەیە یعنی بینێکی تیا بوو ساڵان ئەو بینە نەماوە ئەوەی لە مەتبەخ ڕوئەدا لە ژووری میوانەوە هەمووی دیارە و ئەو میوانەکان ئەیبینن کە لە ڕاستیدا ئەمە کارێکی زۆر زۆر ناشەرعی بێفەرمانی خوایە چونکە ئەو ئافرەتە هەڵ ئەسوڕێ لەم لایەت و لەولا ئەڕوا میوانەکە ئەیبینێ میوانەکە تووشی گوناه ئەبێ ئەو خوشکە بەڕێزش بە هەمان شێوە تووشی گوناه هەبێ کەواتە ڕەچاوی شەرع نەکراوە و شریعەتی ئیسلام لەگەڵ ئەمەیان نییە وەکو وتم دانیشتن زۆر گرنگە میوانەکە دانەنیشێ هەتا خاوەن ماڵ شوێنی بۆ دیاریەکە جاری وایە دانیشێ لە بەرامبەر دەرگاکەیە ئەو دەرگایە ئەو کەسەیەت و ئەڕوا چەند جار ئەو دەرگایە ئەکرێتەوانێ لەو دیوانێ ئافرەتی تایە ئەو ئافرەتش پێویستی بە ئیسراحەت و پێویستی بە دانیشتنی خۆی هەیە بەڵام ئەم ئەیبینە تووشی گوناه هەبێ کەواتە پێویستە لەسەر ئێمە وەکو تاشی مسلمان ڕەچاوی ئەم ئادابانە بکەین یەکەم کە ئەچین بۆ ماڵێک لە دەرگا بدەین لە جەڕەس بدەین پێشتر تەلەفۆن بکەین کە ئەچیتە ماڵەوە سڵاو بکەیت کە ئەڵێ ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه مانایەکی زۆر گەورەیە یعنی ئەی دانیشتوانی ئەم ماڵە ئێوە سەلامەت و ئەمین بن لە من کە هاتوومەتە ماڵەکەتان نە بە دەستم نە بە چاوم نە بە زوبانم ئەزیەتی ئێوە نادەم کەسێک نیم کە کوردەواری پێڵێن سفرە دڕ نیم واتە خیانەت لێ ناکەم کە هاتووم ئەمنی سەعاتە لە ماڵەکەی تۆیادا ئەنیشم بۆ بەجێهێنانی سیلەی ڕەحم و عەلاقات هاتووم بۆ مەحەبەت و خۆشەویستی هاتووم لەگەڵ ئێوەی بەڕێزە
بە چاوم خیانەت لێ ناکەم بە دەستم خیانەت لێ ناکەم و بە زوبانیشم ئەزیەت نایم واتەم ئەو فترەیە کە دانیشتم لەگەڵ تۆی بەڕێزا من شتێک ناڵم کە دڵی تۆ عاجز ببێ وەڵاهی وەسیەتی من بۆ خوشک و برا بەڕێزەکانم ئەوەیە ئیحتیمام بدەین بە میوانداری ئیحتیمامێکی زۆر وەکو عەرزیشم کردی دوولایانەیە ئەگەر بێت و من هەر سەردانی تۆ بکەم و تۆ نەیەیتەوە ئیتر وردە منیش قەتعیەکەم قەتعاکرێ بەڵام لەگەڵ چێە قەتع ناکرێ بە تایبەت لەگەڵ دایک و باوکە قەتع ناکرێ حتا لەگەڵ خوشک و براشە ئەمە زۆر جار ڕوو ئەدا ئەم دوو جار سێ جار چوو ئەو نایەتەوە سەردانەکانمان گەرم و گوڕ بن کێمە ئەچین بۆ لای ئێو ئەویش بێتەوانێ شەر نییە شەوی دوایی هەفتەی دوایی مانگی دوایی ئەمیش سەردانی بکە وەکە ئەچینە میوانداریش وەکو عەرزم کردی ئەو ئادابانی لە پێشەوە باسمان کرد گرنگە خوشک و براکانمان ڕەچاوی ئەو ئادابانە بکەن و خاڵێکی تر زۆر گرنگە دیاریکردنی کات لە میوانداریە یعنی نەچی لە هەشتی ئێوارە و هەتا دوانزەی شەو دانیشی بۆی هەیە خاوەن ماڵ کرێکار بێ ئەمڕۆ هەتا ئێوارە عارەقی ڕشت بێت هەتا سەعات 4 ئێوارە ئیشی کردو پێویستی بە ئیسراحەتە بە سەعاتێک ئیکتیفاکە بە 2 سەعات کیفایەتە ئیتر تۆ زیاتر بۆچی دائنیشی یا لەو کاتێک کە دانیشتووی تۆ هەندێک قسە ئەەکەی میوان خاوەن ماڵیش هەندێک قسە ئەکە واتە قسەکان بە هەر قسەکردن نەبێ هەر تۆ قسە بکەیت و ئەوش قسە بکەن نا کە تۆ قسە ئەەکەی ئەو گوێ لێ بگرێت کە ئەو قسە ئەکات و گوێ لێ بگرە ئیسیفادە لە تەجاروبی یەکتری بکەین دیاردەیەکی ناشرینە لە ناو خەڵکێکدا هەیە بەڕاستی تەلەفۆنەکە ئەوە کەی داوەتمانەکەی ئەوە ئەم ئێوارەیە دێین بۆ ماڵی ئێوە و ئەبێ ئەوەشمان بۆ بکەی ئەوە لە شریعەتی ئیسلامە پێ ئەوترێ لە ڕوودامان ئەو نانە نانێکی حرامە بەڕاستی ئومێدەکە مسلمانان لێرەوە گویان لە ئێمە بێ ئەو ئەخلاقە ئەگەر هەیە لە ناو خەڵکێکە تەرکی بکەن وازی لێبێنن یا کە تۆ چووی بەڕاستی ئەوەی کە لە ماڵی خەڵکە ئەیخۆی لە ماڵی خۆت بە زیاترەوە ئەیخۆی چونکە ئینسان لە ماڵی خۆی مرتاحترە تاوەکو لە ماڵی خەڵک کەنان ئەخوا لەبەرەوە قەت هەوڵ نەدەین ئێمە بۆ نان خواردن بچینە ماڵی خەڵک بەڵام ئەگەر دۆست و ئەحبابێ داوەتی کردی یا خزم تا ئەچی سەردانی ئەەکەی چی بۆ دانای سوپاسی خوای لەسەر بکەیت نەک هاتیتەوە غەیبەتی بکەیت و تووشی گوناه و تاوامی تۆ چووی بۆ خێر چووی خێرت دەستکەوێت سەردان بکەیت و میوانداری بکەیت کە هاتیتەوە غەیبەتت کرد کاتە تۆ شەڕت دەستکەوتووە هەتا ئەم عەسرەیش میوانداری لای ئێمە زۆر ڕێزدار بووە یعنی ئەو کەسمان هەبووە ئێمە من خۆم بینی و مەکابرا هیچی نەبووە میوانی هاتووە پێ ئەی بووە بڵێ هیچم نییە چۆ لە ماڵان قەرزی کردووە کەڵەشێری قەرز کردووە کە کەڵشێری کوردی ئەوزا هەبوو سەرێ بڕێ ئەچوو برنجی قەرزە کرد ئەچوو ڕۆنی قەرزە کرد میوانەکە هەستی پێ ناکرد لەبەر خۆشەویستی میوانەکە لەبەر خاتر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرموویەتی ئێوە ڕێز لە میوان بگرن ئەچوو بە مکەڕەم و مکەڕەر و معەزەز میوانەکەی بەڕێ کرد و حورمەتێکی تایبەتی لێگرت و بەڕێ کرد و زۆر بە ئاسانی و زۆر بە جوانیش من بە ئەوە دیارە لە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرچاوەگرێ کە فەرموویە ئێوە نان بە کۆمەڵی بخۆن یعنی بە تەنها نان مەخۆن چونکە هەر ئێوە نان دروست بکەن ئەگەر هین دوو کەس بکەن بەش چوارەکە هین چوار بکەن بەش هەشتەکە لەبەرەوە ئەو لەو فەرمودەوە هاتووە میوان ڕزقی خۆی بەدەست خۆیەتی خۆی قسەیەک هەیەڵێ چەنێ ئەو حەدیثیشە والله ئەعلەم ئەفەرمێت چۆن تەمەن واتە گیاندان یان مردن نادیارە و غەریبە ڕزقیش ئەوە نادیار و غەریبە چۆن مردن بە دوای ئینسانە ئەگەڕێ ڕزقیش ئەوە بە دوای ئینسانە ئەگەڕێ یان وەختی وایە تۆ بە دوای ڕزقەکە ئەڕۆی هەرە بێ بیخۆی وەختی وایە ڕزقەکە بە دوای تۆ ئەگەڕێ هەرە بێ تووشت ببێ و ئەو ڕزقی کە خوا کردوێتی قسمەتە بەنسیب ببێ بەڵام وەکو میوانداری لە عورفی ئێمە ئەم کوردی وڵاتی کوردستانی ئێمە بە تایبەتی بە سێشت زۆر مەشهور بووە کاکە من لە وەختی خوا یەکەم بە میوانداری واتە سەخاوەت دووهەم بە ئەهلی غیرەت و شەهامەت یعنی شتی زوڵمیان قبول نەکردووە بێغیرەتی و بێکەرامەتیان بەرامبەر بە خێزان عائیلیان یعنی عەشیرەت و بنەماڵیان قبول نەکردووە سێهەمیان تا قبوڵی ئەویان نەکردووە کە کەسێکی بێگانە بێ وڵاتیان داگیرکە و زوڵمیان لێ بکە ئەم سێشتە زۆر مهم بووە زۆر گرنگ بووە لە ناو وڵاتی ئێمەدا لە ناو کوردواری ئێمەدا یعنی بچوایەتە هەر لادەیەکی ئێمە کام ماڵی کە زۆر هەژار وایە ئەچوو ژوورێکی جیا کردەوە ناوێنە دیوەخان
لەبەر ئەوە زۆر گرنگ بوو احتیمام بە میوان و بە میوانداری ئەدرا هەروەکو چۆن مەسەلە لە وڵاتی کوردستانی ئێمەدا احتیمام بە مزگەوت زۆر دراوە یعنی مەبەستیان بووە مزگەوت دروستکان دێ نەبووە مزگەوتی تیانە بووە کەم دێ بووە فەقە و مەلایتیانە بوو بێ ئاوایش کەم ماڵ هەبووەکەوە دژمیوان بوو بێ ئللا هەموو ماڵەکان حەزیان لە میوان و میوانداری کردووە لە کوردستانی ئێمەدا لە پێش ئەم عەسر و زروفاکە ناشکری نەبێ ئەمەیکەوە بە ناوی ئەنفال و ئەمانە هاتە سەر ئەم وڵاتەوە ئینتر خەڵک ئیسە لێ قەوما و ئاهاتە سەر ئەم عەسر و زروفەی کە ئیستاکێ لەم کاتاکەوە کوردستان ئەو خێر و بەرەکەت و شتێکەوە دەرکەوتووە لەوە پێش ئەم شتە نەنەوت هەبوو نە پارە هەبوو نە مەعاش هەبوو خەڵک باشی میوانی بەڕێە کرد و حرمەتێکی زیادی لێگرت و ئیساکێ نەوت و پارە ئەوانە هەیە بەڵام بۆ خەڵک نییە بۆ کۆمەڵە کەسێکە ئەم کۆمەڵە کەسە دەستیان کردو دەسەرا و خەڵکەکەیشیان پێ لاواز کردووە وڵاتەکەیشیان پێ ناشێنی کردووە ومێ دەگەین ئینشاءڵڵا خەڵک بگەڕێتەوە سەر ئەو ڕچە و ڕێگەیکەوە خەڵک ثیقەی هەبوو ئەو ساکە خەڵک میوانی ئەهێنایەوە یعنی زۆر بە ڕەحابەی سینگوە لە ناو یەک ژوورە ئەخەوت میوان و خێزان و کوڕ و کچەکانی کابرا بە ڕزە ئەخەوتن چۆکم جێگە نەبوو زۆر تا فترەیەکی زۆر کە خەڵکی جێگەیەکی جیاوازی نەبوو تا لەم دوایە دیوەخانی باش و ئەوانە پیا بوو لەوە پێش هەر یەک ژوور بوو کابرا خۆی و خێزانەکەی و مناڵەکانی میوانەکانی لێک جێ ئاخەوت نە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبێت کە کابرا هاتە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسرانێک بووتی قوربان ئەمێ میوانداری بکەم پێغەمبەری خوا ناردی بۆ لای مەیمونەی خێزانی وتی میوانمانێ فەرمی قەسەم بەوەی کەوا ڕۆحی تۆی بەدەستە لە ئەسوەدەی نوێ لە ماڵمانە نییە ناردی بۆ لای عایشە هەروایەوت ناردی بۆ لای یەکێتر لە خێزانەکانی هەر پێنج خێزانەکەی وا الله عالم پێنج ماڵی پێغەمبەری خوا گەڕا هەر پێنجەکەیان و ئەجا فەرمی ڕەحمەت لەو کەسەی کەوا ئەم میوانەی من ئەباتەوە پیاوێکی ئەنساری بردیەوە کە بردیەوە بۆ ماڵ و فەرمووی قوربان بە خێزانەکەی ودوتی ئەمە میوانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چیمان هەیە وتی ئەوە نەمان هەیە بەش خۆمان و مناڵەکان فەرمووی مناڵەکان وا بخەڵافێنە کەوا بزانێ بۆ ئەوەی کەوا ئەوەی هەیە بیدەینە میوانەکە لە کاتی دانانی نانەکە وەرە کارێ وا بکە چراکە بکوژێنی تۆ بۆی میوانەکە هەست بکە کە ئێمەش لەگەڵ یاخۆین خۆیان نەیان بوو بەڵکو هات خێزانەکەی وا ئامۆژگاری کرد کە چراکەی کوژانەوە ئەویش میوانەکەی شواز هەستی کردکەوە ئەمە ئەوانش نانەخۆن و ئەمیش نانەخوا تێریان کرد بەیانی چوونەوە میوانەکەی بردو بۆ لای پێغەمبەری خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زەردەخەنەوە فەرمووی خوای گەورە پێکەنینی هات بەو کاری کەوا ئێوە کردتان ئەوەنە خوا پێی خۆش بوو ئەوەنە ئەو کاری ئێوەی پێی خۆش بوو خوای پەروەردگار پێکەنینی بە کارەکەتان هات